سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 371 ژیری ئەمڕۆ هەفتی مانجی هەشتا خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەیەکی دیکە لەگەڵتانم هیوادارم تەندروستیتان باش بێ لە گەرمایە زۆر توندە بەڵام زۆر توندیش نیە لە چاو ساڵان ڕابردوو چەند ڕۆژێک زۆر گەرم بوو 5-6 بینی بە تایبەتی هاوڕێیانی خۆشەویستم لە کەلار و کفری بینیم زۆر گرمەتە هیوادارم خۆتان بەسەلامەتی بپارێزن لەو گرمایە تووشی نەخۆشیشتی نەبنەر چەندە دەزانم برادرانمان لەو شوێنانە فشیان بۆ گرمایە دێ لە 50 دەرەجەی پلەیسیزی دەتوانن چایەکی گەرم بخۆن و دەڵژن هێشتا فێنک بووینەوە بەرنامەیەکی خۆشم بۆ ئامادەکردوون لەوەی کە کرەیتۆسێکی نوێ لەوانەیە لە ڕێبێەوە دەرزانین کە چێ ڕۆڵی کرەیتۆس دەجێڕ یەکتەرە نوێیەکە GTA 6 بە فەرمی گەیمپڵەی و ترێلەری نوێی بۆ ئاشکراکرا کە بەروارمان هەیە بەڵام بەشی سی بڵاوی دەکەنەوە کە سەرمێ دەرناچێت جگە لە پارە نەبێت و تۆنە گیاری لەم هەفتەیە بڵاو دەکرێتەوە و لە بیریش نەکەین ئەم هەفتەیە ناوی ئەو کەسە ئاشکرا دەکەم کەوا دەبێتە خاوەنی کۆپیەک لە یاری GTA 6 لەلایەن چەناڵی ژیرەوە لەن ئۆڵفۆرنێسەوە ئینشاءالله پێشکەشی دەکەم هیوادارم بەرنامەتان بەدڵ بێ تاکە ڕێگە بۆ پشگیری چەناڵ لایک و سبسکرایبە سبسکرایب وەکوتم بەلامانە زۆر گرنگ نییە بەڵام حەز دەکەین بکەین 200,000 سبسکرایب واتە کار بۆ ئەوە ناکەم بەڵام خۆشە بگەین 200,000 سبسکرایب لە بەرەوەی هەفتەی تەنیا یەک ڤیدیۆ بڵاو دەکەین ئەوش بەرنامەی سفرێک ژیریە چاوتان ماز دەکەم هیوادارم تەندروستیتان هەر باش بی پادەست پێ بکەین سەرەتا ئەو خۆشەویستەی بووە براوەی کۆپیەک لە یاری GTA 6 لەلایەن چەناڵی ژیرەوە خۆشەویستێکە بە ناوی ئومێت ئۆسمان 60 ئەمە هەژمارەکەیتی پیرۆزبای لێ دەکەم کاکە ئومێت هیوادارم لە ڕێگەی ئینستاگرامەوە نامەیەک بۆ ژیر بنێرە بەناوی ژیر زیاد ئەکاونتەکەم نامەیەکم بۆ بنێرە بەڵام سکرینشۆتێک لە چەناڵی یوتیوبەکەت بنێرە کەوا داخلی چەناڵی یوتیوبەکەت بین بۆ ئەوی کەسی دیکە بەناوی تۆ قسان لەگەڵ نەکە نامەیەکم بۆ بنێری ئینشاڵڵا لەم هەفتەیە کۆپیەکەت پێشکەش دەکەم و پێشم بڵێ چ جۆرێکت دەوێت لە پلەیستەیشن دەتەوێت یاخود لە ئێکسبۆکس دەتەوێت بە نامە بۆم بنێرە لەگەڵ سکرینشۆتەکەت پیرۆزت بێ بە هیوای ئەوەی کوشتنوبرینی کەم بکە لە GTA 6 بەڵام چێژ لە یاریەکە وەربگرێ پیرۆزە هەمووشتان پیرۆزبای لێ بکەن لە کۆمنت بنووسن پیرۆزە نرخی یاریەکانش لەم هەفتەیە لە ئۆڵفۆرنێس بەم شێوەی خوارێ بۆتان باز دەکەم نمونە یاری FC 27 ستاندارد ئیدیشنەکەی لەسەر پلەیستەیشن 4 و 5 هەرزاترین خی تەنیا 25,000 نارە ئۆڵتیمەت پلەسەکەی کە پریۆردەری بکەی بە گرنگی 5 ساڵ لەسەر پلەیستەیشن تەنیا 15,000 نارە وەرە ئۆڵتیمەت ئیدیشنی ئاسایی هەرزاترین خی تەنیا 35,000 نارە هەر FC لەسەر ئێکسبۆکس ئۆڵتیمەت پلەسەکە 25,000 نارە ستانداردەکەی هەرزاترین نرخی 6,000 دینارە و هەرزاترین نرخی ئۆڵتیمەتی ئاساییش تەنیا 90,000 دینارە وەرەوە گەیم پاست دەوێت لەسەر PC بەم شێوازەیە 4 مانگ 35,000 8 مانگ 65,000 12 مانگ 95,000 16 مانگ 125,000 دەتوانین لەسەر کاونتی ئامادەکراو یاخود بۆ کاونت شخصی خۆشت بەم نرخانە پێت بدەن وەروە گەیم پاسی پریمیەم کە دەڵێ ئیسنشڵە یەک مانگ یاخود 20 ڕۆژ پریمیەمت داتێت تەنیا 8,000 نارەوە ئۆڵتیمەتێکەش لەسەر کاونتی ئامادەکراو یاخودەگە بۆ شخصی خۆت زیادی بکەن 2 مانگ 23,000 3 مانگ 34,000 4 مانگ 48,000 8 مانگ 95,000 12 مانگ 145,000 13 مانگ 155,000 12 مانگ 155,000 زۆر هەرزانە لەبەر ئەگەر خۆت بیکەیت 250 لەسەر ڕادەوەستێت یاری GTA 6 پریۆردەرەکان هەرماوە هەرزانترین نرخی یاریەکە بە شێوەی ستاندارد لەسەر ئێکسبۆکس هەرزانترین خی تەنیا 68,000 نارە لەسەر PS5 بە شێوەی ئۆڵتیمەت ئیدیشنەکە تەنیا 85,000 نارە و ئۆڵتیمەت ئیدیشنی لەسەر ئێکسبۆکس 83,000 و PS5 ستانداردەکە تەنیا 65,000 وەروە پلەیستەیشن پلەسی دیلەکسمان هەیە یەک مانگ هەرزانترین نرخی 11,000 نارە 3 مانگ هەرزانترین نرخی 17,000 12 مانگیش هەرزانترین نرخی 25,000 نارە ئیسنشەڵشمان هەیە هەرزانترین نرخی یەک مانگی 8,000 3 مانگ 12 مانگیش 20,000 نار ئەکسترایەکە کە پێم وایە باشترین ئاستا هەر کەسێک بیەوێ بیکە نمونەگە PS4 هەرزانترین نرخی 9,000 نارە لە بۆ یەک مانگ 3 مانگ 15 12 مانگ 22,000 ئەو نرخەکانی دیکەشی لەسەرە جگە لەمانە هەر یاریەکە دەوێت پریۆردەری بکەیت گەیم پاست دەوێت پلەست دەوێت GTA دەوێت هەر یاریێکی نوێ کۆن پریۆردەر کڕین هەر شتێکت دێ سەردانی ئۆڵفۆرنێس بکە لە دیسکریپشن لینکەکانی داناوە دەتوانن سوودمەند بن سوپاس بۆ ئۆڵفۆرنێس بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری ئەو یاریانەی لەم هەفتەیە بڵاو دەکرێنەوە یاخود هەفتەی ڕابردوو بڵاوکرانەوە یان ئەم هەفتەی بێ هەمی بڵاو دەکرێتەوە یاری زۆرمان هەیە بارەس پێ بکەین یاری تۆم کلانسی گۆز ریکۆن Wildlands ئەپدێتێکی نوێ بۆ بە ناوی Rites کە هەفتەکانی ڕابردوو باسمان کرد کە یەکێک دەبێت لەو شتانێک کە من زۆر چاڕوانم لە بەرەوەی گۆز ریکۆن Wildlands یەکێکە لە باشترین یاریەک
ئۆپن وڵدەکانی یوبیسۆفتەوە کۆسە دروستی کردیە وەکو دەقەکەری کەسی سێمیش کاتی خۆی خەڵک ناوێنە نابوو پەبجی بەڵام بە چیرۆک یاخود مۆدی چیرۆکی پەبجی لەبەرەوەی گەیمپڵەیە تۆزێ لە نزیک کاتەندە لە زۆر شتەوەش جیاوازن مهم ئەمە ئەپدەیتە نوێیە کواڵیتی 4K 60 فریم لە بۆ پلەیستەیشن 5 و ئێکسبۆکس سیریز زیاد دەکات بە خۆڕاییە بەو کەسانێک کە یاریەکەیان هەیە بەڵام بە پارە دەبێت بێگومان بۆ کەسانی دایانەوە یەکەم جار تاقیکەنەوە تا یاریەکە خۆی بە خۆڕایی نییە ئەگەر یاریەکەتە بێ ئینجا ئەپدەیتەکە بە خۆڕاییە لەگەڵەوەش مەسەرەن ئەو 4K 60 فرێمە زیاد کراوەتە کواڵیتی یاریەکە بەرز کراوەتەوە فرێمڕێت دەستکاری کراوە لەگەڵەوەش ستۆری میشنێکی نوێی تێدایە کە من زۆر حەز دەکەم بە ناوی بێگومان لاست ڕایتە کە چیرۆکێکە هەم کەمپینە و هەم شوێنێکی نوێشە لە یاریەکەت پیشانی دەدەمەتە وەکو لۆکیشن ڕوبەڕووی جۆرە تەریقەتێکی ئاینی دەبیتەوە لە بۆلیڤیا کە ئەو ئەمریکای باشوور ئەو شوێنەیە کە نەخشە یاریەکەی کە چیرۆکی یاریەکەی لێ بەڕێوە دەچی بە ناوی لیدر لا لیۆرنا یاخود لا ئیۆرنا هەرکۆ چۆن تەلەفوز دەکرێت دەبێت سەر تاقمەکە لە ناو بێگومان چەند ئەرکێک و شتێکی لەگەڵ و چەند کاتژمێرێکە من گۆزڕێکە وایلدلاندز تاوام کردووە بەڵام حەز دەکەم بێگومان بچمەوە ناو یاریەکە و بێگومان بەم ئەم دیتە نوێژی ئینشاڵڵا مەفتەی دەست پێ دەکەمەوە هەرچەند ئێستا بە فەرمی خەریکی یاری هەیڵۆیمە کە لەلایەن ئێکسبۆکسەوە بە سوپاسەوە وەکو کۆدێک بۆم نێودراوە بەڵام ئەگەر پێم تاوا نەکرا هەیڵۆ حەز دەکەم دەست بە گۆست ریکۆن وایلدلاندزەکە بکەم لەبەرەوەی زۆر چاوەڕوانە کەیفت بە گۆست ریکۆن دێ ئەم ئەپدەیتە زۆر سەرنجڕاکێش دیارە ئەگەر گۆست ریکۆن تا ئەکوێزەش نەکردیان پێم وابێ 1-2 ڕۆژ لەوانەیە تاوەکو یەکشەممە یاریەکە خۆی بە فری بێ بە خۆڕایی بێ لاندێک شوێن لاندێک ناوچە نازان بزەبت شوێنێکە بەڵام خۆی یاریەکە دیسکاونتێکی گەورەشی لەسەر دەتوانێت ئێستا بیکڕێت یارێکی دیکەمان هەیە بە ناوی بیست of Reincarnation کە نمرەی هەفتەیەکانی بەدەستێنە بەداخەوە بەڵام مانای ئەوەی نییە کە هەفتەیەکانی خراپە بگومان هەفتاواتە مام ناوەندێکی باش ناکە زۆر باش بەڵام مام ناوەندێکی باشی وەرگرتووە سوپاسی کۆمپانیاکە دەکەم کە خۆیان کۆدێکیان بۆ ناردن بۆ ئەو یاریەکە تاقی بکەمەوەکو یوتیوبەرێکی کورد سوپاسیان دەکەم و بەڵام دەستم پێ نەکردووە هەر چاوەڕێی هێڵۆمە هێڵۆ تەواو بکەم یاریەکە لەمە فتێ لەسەر پلەیستەیشن 5 ئێکسبۆکس سیریز و PC بەردەستخرا هەندێک کێشی تەکنیکی هەبوو لە بەرنامەیەکی دیکە باسی دەکەم چیرۆک شتەکان دەڵێن هەندێک کێشی هەیە بەڵام کۆمپانیا بەڵێنی داوە کە چارەسەریان بکە گەرکەیفت بە یاریی دوای قیامەتی لە چیرۆکی ژاپۆن دێ بەڵام بە ستایل و ئەنیمەیشنیشی تەواو جیاوە زۆر بەتەن دەڵێن ژیر حەزمان لە یاری هونەریە ئەمە یەکێکە لە یاری هونەریەکان بەڵام گەیمپڵەیەکەی جوان سەیری بکەن لە یوتیوب تقریبا 20 خولەکێک سەیری بکەن ئینجا پارەی پێ بدەنەوە بەدڵتان نەبێ یاری مارڤڵ تۆکۆن بڕیارە مارڤڵ تۆکۆن دوێنێ بڵاوکرێ بەڵام نمرەی فەرمی منەشتە بەتەواوی نییە هەفتەی داهاتوو باسی دەکەم 4 بەرامبەر 4 خەڵک بەگشتی زۆریان بەڵاو کەسان تاقییان کردوەوە لەگەڵەوەش لەسەر پیسییان دە کێشەی تەکنیکی هەیە بەڵام پلەیستەیشن دەڵێ عیلاجی دەکەم بەڵام ئەو لەبیر نەکەن لەسەر پلەیستەیشن 5 بەردەستە بەڵام لەسەر PC تەنیا بە ئەو لۆکیشنانە بەردەستە کە سۆنی خۆی بە فەرمی لەوەیە بۆنە لە عێراق لەسەر ستیمی ناتوانانی بیکڕیت دەبێت لە ستیم ڕیژنەکەت بگۆڕی نزیکە لە 130 وڵاتێک ئەوها بەردەست هەر نییە یارێکە کێشەیەکی پلەیستەیشن تاکو سەر PC عیلاجی نەکردووە زیاتر لە 20 کاراکتەری تێدایە فایتینگە ستایلێکی ئانەمەیە لەمەفتێتوان تاقی بکەنەوە یارێکی بچوکیشمان هەیە لەسەر PC بەشەی ڕاکس لە مەفتەیە بەردەستەی بناوی فرۆزن شیپ هەفتی مانگ بڵاو دەکرێتەوە ئەم شەو بەردەست دەبێت یاخود ئەمڕۆ بەردەستە یارێکی چیرۆچیە سڤایڤەرە مانەوە لە ژیانە کۆنتڕۆلی کەشتێک دەکەی کەوا دەجوڵێ جیهانێکی دوا قیامەتی کە بەستەڵەکە یاری Grounded 2 یارێکی ئێکسبۆکسە لە مەفتێتە سەر PS5 بۆ کەسانەی هەیەە جەماعەتی پلەیستەیشن لە مەفتێ دەتوان تاقی بکەنەوە یاریەکمان هەیە بە ناوی No More Room in Hell 2 بریارە ڤێژنی 1.0 واتە بە فەرمی لێ ڕیاکسە یاریەکە دەردێتە ڤێژنی بڵاوکراوەی خۆی بۆ هەمووان لە مەفتەیە بەردەست دەبێت 11 مانگە بڵاو دەکرێت لەسەر PC PS5 ئێکسبۆکس سیریز کە یاری یەکەم جارە یاریەکە سەر کۆنسۆڵ بڵاو دەکرێتەوە یاریی سڤایڤەرە بۆ کەسانێکی فیان بە یاریمانەوە لە ژیان دێ کۆکردنەوەی کەلوپەلە شەڕکردنە بەقوتکردنی خۆتە شوێنەکەتە بەشەی کرۆسپلەیش بەردەست دەبێتە گەر تۆ لەسەر پلەیستەیشن دێکی هاوڕێک لەسەر پیسیانە ئێکسبۆکسە دەتوان بێکەوە یاریەکە بکەن یاریەکە لە مەفتەیە بەشەی 1.0 بڵاو دەکرێتەوە یاریێکمان هەیە بە ناوی ئاکاتۆری کە یاریی زۆر جوان دیارە ئەچەندە مێترۆیدڤینیای پلاتفۆرمەرە بەڵام زۆر قەشەنگ دیارە لە ڕووی ستایلی هونەریەکی کە پێی دروستکراوە کە ئانەمەیەکی ژاپۆنیە پێم جوانە زۆر ڤێژنی پلەیستەیشن 4 و پلەیستەیشن 5 وەروە ئێکسبۆکسەکان لەگەڵ سویچ 2 سویچ دوەکە دوایە 2027 پێم وابێ بەڵام ڤێژنی کۆنسۆڵەکان و ئەوانەی ئێستا کە بەردەستن بڵاو دەکرێتەوە لە مەفتەیە Defender of the Crown The Legend Returns یارێکی کۆنە Defender of the Crown نەم کردووە بەڵام گوێم لێ بووە The Legend Returns ڤێژنێکی نوێی یاریەکەی کە پێم وابێ یاریەکە خۆی سەرەتا بە شێوەیەکی کاردیم ئەوانە بوو دواتر کرا یارێکی کۆمپیوتەری لە ساڵ 1986 بڵاو کراوەتەوە
لەم ڤێرژنە نوێیە سێ مۆدی نوێ لەگەڵ مۆدێکی تەواو بە ناوی ڕۆگلای کینگدم مۆد کە ڕۆگلای کەواتە بێک دەرچوون دەبێت چیرۆکەکە ببڕی ئەو مۆدە تەواو بکەیەک بمری دێتەوە بیدایەت کاتی خۆشی سۆنی چەند یاریی خۆی وەکو ڤاڵهاڵی گاڵڤار و لە لاستەڤەسیش مۆدی ڕۆگڵایکیان زیاد کرد یارێکی نوێی جیاوازە چیرۆکەکە مڵتیپلەیەرمان هەیە بە ناوی هێلدەدوس ڤێتنام کە ئەمەش بە سوپاسەوە لەلایەن کۆمپانیاوە بۆم نێردراوە تاقیکەمەوە بەڵام کاتم نەبووە سێزدەی مانگە بڵاو دەکرێتەوە لەسەر PC PS5 ئێکسبۆکس سیریەس یاریێکی گەورە و زەبەلاحی 50 بەرامبەر 50 واتە 100 یاری تاوەکو 100 یاریزان توان ناو یاری بکەم بێکمان لەوانەیە 100 یاریزان کۆنە بێتەوە لە هەر ماچێک بەڵام تاوەکو 100 یاریزان توان یاری بکەن ستایلێکی زۆر بە باتڵفیلد دەچێت بەڕاستی زۆر جوان دیارە لە ڤێتنامیشە واتە جەنگی ئەمریکا لە ڤێتنام کە زۆر جوان دیارە جوان دیارە زۆر حەز دەکەم بیکەم بەڕاستی بەڵام پێویستی بە کاتێکی زۆرە وەروە DLC یاری مافیا دی ئۆڵد کەنتری بڕیارە لە مەفتەیە بەردەست بێ نرخی تەنیا $10 چیرۆکی ئینیۆ سالەری زیاد دەکە کە لە بەش یەکەم یاری مافیا سەرۆک عایلەکە بوو لێرە تۆزێک گەنجتران باسی سەرهەڵدانی ئەو کارکتەرە دەکا یاریەکانی ئێکسبۆکس لە بۆ گیم پاس ئاشکراکران نمونە یاری مۆنستەرز ئار کەمینگ بۆنی ستار بۆڵ ئەکسپیت کریکت 26 ئێگۆن Grounded 2 The Date Everything ئەمانە بەشێک لەو یارانێکە لە ئێکسبۆکسەیە بێگومان ئەو یاریەکە مەسەن ئەوی نوێکام ئەوانی کەش مەسەن پاوەر سیمولێتەر دێتە سەر پریمیەمی یاری زۆر گەورەی تێدا نیە بەڕاستی بۆ کەسانێک کە گەیم پاسی پریمیەم بەکاردێنن باشنی یاری تاقیکەنەوە پێم وایە بە بڕای من پاوەر سیمولێتەری تووە زۆر عاشقی ئەو یاریەمە کات بەسەر بردێکی بێعقلانەیە واتە پێویست ناکە بیر لێ بکەیت تەنیا نارەمە بێعقلی یاریەکە دەکەی بەڵام پێویستە بەکارهێنانی عەقڵ نییە تەنیا چێژ وەرگرتنە پێم وایە یاریێکی خۆشراکە بۆ کەسانی ئێکسبۆکس پریمیەمێنێت توان تاقیکەنەوە ئەگەرنا لە گەیم پاس ئەو یاریانە ئێستا حالیان بەردەستە بێمە سەر هەواڵ یاریەکان و سەرتا بە GTA 6 دەست پێ بکەم بە فەرمی ڕۆکسار ڕایگەیاند کە لە بەرواری 27 ئەم مانگە واتە ئەم پێشەمەی بێنا پێشەمە یەک دوو پێنجشەمی دیکە بزەبت 27 ئەم مانگە extended lookمان هەیە لە بۆ یاری GTA 6 واتە بینینێکی زیاترمان هەیە لە بۆ یاری GTA 6 کە ڕێک بەمانای گەیمپڵەی دێ کە پێشبینیەکان جوانە گەیمپڵەیش دوور درێژ بێ لەبەرچی لەبەرەوەی ڕۆکستا بەشێکی زۆر سیر سەرتا یەکەم جار ئەم گەیمپڵەی نوێیە لەسەر نێتفلەکس بەردەست دەخە دواتر دوای 6 کاتژمێر دەیخاتە سەر یوتیوب ڕێک دەکا سەعات پێم وابی ڕاوتخوا وەختەکەشم لای خۆم نووسیوە وەخت شتێکی زۆر قۆڕی کردی ڕۆکسا کە تێدەگەم لەوە شتێکی دیستە پێتان دەڵێن لەبەر ڕۆکستار ئەو کاری کردیان ڕێک سەعات دەی شەو پێنجشەممەی 27 ئەو مانگە ڕۆکستار لە ڕێگەی نێتفلەکسەوە بەڵام دەبێت ئەکاونتی نێتفلەکس دەبێت بە پارەیە اینجا دەتوانین بینەری بین کە من ئەکاونتت من وەکو من نێتفلەکسم نەماوە بەڵام ئەکاونتێکی نێتفلەکس دروست دەکەم ترایڵەکەی تاقی دەکەم بە ئەکاونتێکی نوێتە ڤێرژنێکی تاقیکاریەکەی تاقی دەکەم بێ ئەوی پارەی بدەم دواتر کانسڵی دەکەم بۆ ئەوەی ئەم ڤیددیوی نوێی ڕۆکستار بینم دوای 6 کاتژمێر چواری بەرە بەیان بە خۆڕایی لە یوتیوب دەتوانین بینەری ئەم بەزم و ڕەزمە بی کە ڕۆکستار دەستی پێکردووە کەشتەشی گەیمەرەی زۆری تووڕە کردووە لەبەر ڕۆکستار کارێکی وا دەکات بەڵام ئێستا پێتان بڵێم لەبەر ڕۆکستار ئەو کارە دەکات یەکەمیان ڕۆکستار نەیگوتووە چیە تەنیا دەڵێ extended look واتە بینێکی زیاتر وشەی بینی زیاتر لە دنیا ڤیدیۆ گەیم هیچ معنایەک نادە بەڕاستی گەیمپڵەیمان هەیە و ترێلەرمان هەیە لانچ ترێلەرمانەیە کاتی یاریە بڵاو دەکرێتەوە پریڤیومان هەیە پێشەوە یاریەکە بڵاو بکرێتەوە چەند ئاوتلێتێک ڕۆژنامە نووسێک یاریەکە پیشان دەدەن گەیمپڵەی شتوشتی بۆچوونی خۆش هەستە دەبڕن ریڤیومان هەیە کە دەزانین خوێندنەوەی یاریەکەی و هەڵسەنگاندنە زۆر دیپ دایڤیشمان هەیە واتە چوونە ناو قوڵایی یاریەکە و پێمان دەڵێ پەرەپێدەکە پێمان دەڵێ یاریەکە لە چی پێکاتوە من پێم وایە ئەمە دیپ دایڤ و لەوانێت دیپ دایڤیش نەبێت ڕۆکستا قسەی لەسەرەکە تەنیا extended lookێک بێ مەسەلەن بە بڕای من 20 خولەک لە بۆ یەک کاتژمێر دەبێت بە بڕای من لەبەرەوەی نێتفلەکسە ڕۆکسار دەوێت زیاتر لە شتێک زیاتر لە ترێدەری سێ چوار خولەکی لە نێتفلەکس بڵاو کاتەوە بێگومان ڕێککەوتنێکە هۆکارەکەش پارەیە لەوان نێتفلەکس پارەیەکی خیاڵدا من بێژبینی دەکەم $10 ملیۆن داوەتە ڕۆکسار بۆ ئەوەی ئەم ئۆفەرە بەردەست بخەکەوە وا لە گەیمەرام کە ئەکاونتی نێتفلەکس دروست بکەن سەیری ئەم گەیمپڵەی بکەن بە شێوەیەکی ئۆنلاین بەزم ڕازمێکی گەورە لە ئۆنلاین دروستکەن ئینگەیجمنتێکی زۆر دروست بکەن تاوەکو خەڵکی لەسەر نێتفلەکس ببێنەوە بەڵام هیوادارم گەیمەران ئەگەر نێتفلەکس بەکار ناهێنن لە بەرخاتی GTA 6 نێتفلەکس دەکەنەوە ئەو شەوە کانسڵی بکەن ئاگاتانەوە بی کە پارەکە دەبا ئەگەر بێت و کانسڵی نەکەیتەوە کاتێکە مودەی ترایڵەکە تەواو بوو مهم دوای 6 کاتژمێر ڕۆکستار لە یوتیوب بڵاوی دەکاتەوە بەڵام تێدەگەم لەبەر چ نایەوێت سەرتا لە یوتیوب بڵاوی بکاتەوە
بینیمان لە تڕیلەری یەکەم تڕیلەری دوم تووشێ بەزمە نەبی بەڵام لە تڕیلەری یەکەم بینیمان بۆ چەندین کاتژمێر زووتر تڕیلەرەکە لە ئۆنلاین دزەی پێکرا بەهۆی ئەوەی کەسێک توانی بستە ناو داتابایسەکانی یوتیوب و ڤیدیۆیەکی پرایڤەتی ڕۆکستا ببینێت کە تڕیلەری GTA 6 بوو و لیچی کرد دزەی پێکرد لە ئۆنلاین کاریگەریەکەی کەمتر کردەوە لەوەی کە لێک کات لە هەموو دنیا پێکەوە ببینێ هەرچەندە ئەم جارەش لە هەموو دنیا پێکەوە نابیندرێ بەڵام what the hell okay وەروە ئارتوۆرکێکی نوێشمان هەیە کە جیسن و چ پێ دەڵێن لوسیا پیشان دەدا کە نازانم بڵێم جوانە بێگومان دوکێکی جوین لەبەرە جیسن کە پێما بێ ڕاینۆیەکە لە بەریتی وەکو کارکتەرێکی کرسەشانیتی لە خوارە نووسراوە لیۆنایدا هەرێمی لیۆنایدا ئەو ویلایەتێکە یاریەکەی لێ بەڕێوە دەچی لوسیاش بە هەمان شێوە نیمچە هودێکی لەبەر لەبەرزی ڕوتە شۆرتی لەبەرە نووسە نووسراوە بادی بە مەونای کەسێکی خراپەکار دێن هەردووچیان پێکەوە ئەو پێ دەڵێن ماسکەکەی دەوی لە بیرم نییە دەویان کردووە هەرچەند دەمانچەیان پێیان لە باگراوند ئۆتۆمبیلەکەی جیسن دەبینین جیسن و لوسیاکە پێما بێ سەرەتا یەکەم ئۆتۆمبیل لە یاریەکە وەری دەگری لە باگراوند ئۆتۆمبیلێکی فۆردی ئەکسپدیشنمان هەیە کە گەورەترین ئۆتۆمبیلی بەرزی فۆردە لەولایە تڕەکە بەناوبانگەی ئەمریکامان هەیە لە سەرەوان دەشتیتکەمانەیە زۆر لە پشتۆش پێدەچێتەوە بەزیخانە بێ لەگەڵ فوت مارت کە تعلیقێکە لە یەکێ لە ستۆرەکانی ئەمریکا دەڵێ بیرەمان هەیە لیکۆرمان هەیە بیرەیان هەیە وەکو مەشروبات و وانیان هەیە دەتوانی پارەقەرت بکەی خواردنی گەرم بخۆی مهم ئۆکەی ئەوە جیهانی یاریەکەی بەڵام بە شێوەیەکی ئارتوۆرکە جا چ ڕوو دەدا بزەبت نازانم بەڵام یاریەکە خۆی لە 19 مانجی 11 بڵاو دەکرێتەوە نرخی $80 ڤێژنی ئۆڵتیمەیتەکەی $100 کە هەندێک معلوماتیشمان هەیە لەسەری کە چەند فرۆشاو نەفرۆشاوە شتانە لۆ نمونە سەرۆکی کۆمپانیای تێکتو لە مقابلەیەک لە مەفتەی ڕایگەیان کە دەڵێ ئەوەندە دڵخۆشن بە فرۆشی پێشوەختەی یاخود پری ئۆردەری یاری GTA 6 دەڵێ ناتوانین چۆن تەرجمە بکەین لە بۆ ئەوی ژمارەکە بۆ دەچەند دەڵێ بە فەرمی هێشتا خۆشمان نازانین کە چەندی لێ فرۆشاوە دەڵێ we genuinely don't know and we don't believe in claiming victory before it occurs دەڵێ ناشمانە سەرکەوتن ئاشا بکەین پێشەوەی کە سەرکەوتنەکە بەجێ هێنرای بەستی وایە نانەوێ بڵێن چەند میلیۆن کۆپی لێ فرۆشاوە پێشەوەی کە پارەکەێتە ناو جیرفانیان قسەی زۆر هەیە بەڵام هەندێک پێشبین دەکەن زیاتر لە $1 ملیارد لێستاوە چوێتە ناو باقڵی ڕۆکسار هەندڵێن $3 ملیارد چوە هیچی فەرمی نییە ستراوزڵنا کە سەرۆکی CEO سەرۆکی کۆمپانیای تێکتووەکە خاوەنی ڕۆکسارە دەڵێ خۆشمان نازانی ژمارەکان چۆن نیە بەڵام دەزانین زیاد لە حەدا لەوەی کە پێشبینیمان دەکرد ئاکید پارەی چاپ دەکە یاریەکەی ئەوە جێگەی گومان نییە وەروە ستراوزڵناک پرسیاری ئەوشانە کرد بۆچی یاریەکە بە شێوەیەکی دیجیتەڵی تەنیا بڵاو دەکرێتەوە ئەگەر بە فیزیکالیش بیکڕین کۆدێکی تێدارە ناو بۆکسەکەی واتە یاریەکە هەر دیجیتەڵە دیسکی لەگەڵ نییە دەڵێ our business is well over 90% digitally distributed دەڵێ تاوای بزنسی ئێمە بازرگانی ئێمە زیاتر لە 90% بە شێوەیەکی دیجیتەڵیە دەڵێ it is already digital business so in a certain instance especially if it's a big game disk just and noted I said disks don't really make sense for the consumer دەڵێ بەهۆی ئەوەی کە زۆرینەی بازرگانی ئێمە بەشێکی زۆری بازرگانی ئێمە کە دەڵێن 90% گەیمەران بەشی دیجیتەڵی یاریەکەی ئەوان دەکەن دەڵێت دیسک هیچ کاریگەریەک ناخات یان هیچ کاریگەریەک دروست ناکات لەسەر نە لەسەر ئێمە نە لە بۆ کنسیومەرەکەی واتە ئەو کەسێک کە یاریەکەی ئێمە دەکە کڕیارەکەمان also دەڵێ هەروەها most instances you have to register online to play anyhow دەڵێ ئەگەر تۆ بە دیسکی ژیارەکە بکەی هەر دەبێت بە شێوەیەکی ئۆنلاین نای خۆت تۆمار بکەین تا ژمارێک دروست بکەین so if you already connected دەڵێگەر تۆ ینی بەسترایتەوە بەناو نێتوۆرکەکانی ئێمە who cares if you downloaded it digitally بەلای چێوە گرینگە کە یاریەکەت دیجیتەڵی داوڵۆن کردووە it's all the same it's how much more convenient دەڵێ هەمووی وەکو یەکە و ئاسانتریشە بۆ خەڵکی بە شێوەی دیجیتەڵی یاریەکە داوڵۆن بکە so that's where the world is going in our opinion دەڵێ پێم وایە جیهان بەرەو ئەو ئاراستەیە دەڕوە I think Sony's understand that دەڵێ پێم وایە سۆنی لەمەش تێدەگات we certainly understand that دەڵێ ئێمە بێگومان ئێمە لەو شتە تێدەگەین کە جیهان بەرەو دیجیتەڵی دەڕوە it doesn't mean that we won't have physical addition now and then دەڵێ ئەوش بەمانای ئەوەی نایە کەمە ئێستا بێ یان کاتێک بێ بە شێوەیەکی فیزیکاڵی یاریی خۆمان بە شێوەی دیسک بڵاوکەینەوە
I'm sure we will in the same way that there will still a vinyl in the recorded music business, but in other instance it just won't make sense. دەڵێ جارجارە ئاساییە یاریەکان بەشەی دیسک بڵاوکەینەوە چۆن ئێستا یاری میوزیک لە جیاتی CD بەشەی دیجیتالی زیاتر گوێ دەگرێت لە ڕێگەی یوتیوب بە سپۆتیفای ئاپل میوزیکە بەڵام ڤاینەڵیشمان هەیە ڤاینەڵ دیسکێکی گەورەیە کە لە ئەمریکا ئێستا زۆر بەناوبانگە خەڵک دەیکڕێ بەکاری دێنە بۆ گوێگرتن لە میوزیک بەشەی دیسکێکی گەورەیە دەڵێ ئاساییە بەم زۆرە بتوانین یاریەکانی خۆمان بڵاوکەین یاخۆ بزنسەکانی خۆمان بڵاوکەینەوە بەڵام بەگشتی دەڵێ it doesn't make sense دەڵێ هیچ مانایەکی نییە ئەو کارەکەش تێگەیشتین کە دەزانین کە چییە ئەگە بەشەی دیجیتالی بڵاویکەنەوە ڕێژەیەکی زیاتر پارەیان بۆ دەگەڕێتەوە لەوەی کە بە دیسک بڵاویکەنەوە یعنی هەموو مەسەلەکە پارەیە جیان بەوەی نییە کە من و تۆ قازانج دەکەین لە فرۆشتنەوەی یاریەکان بەدەستی دووسکە بگومانم لەوەی کە فرۆشی یاریەکان بەشێوەی دیسک ئەوەندە زەرەرە لە کۆمپانیەکان نادە لەوەی کە بیرێ دەکەینەوە مەسەڵەن فرۆشتنی یاریەکان بەشێوەی دیسک ژمارەکان مەسەڵەن بە قسەی ستراوزڵناک و سۆنی بێکە سۆنی وتی لە نێوان 80 بۆ 100 بەگشتی قسەکان لە نێوان 95% یاریەکانی پلەیستەیشن بەشێوەی دیجیتالیە مەتا ئەو 5% ئەگە یاریەکان بەدەستی توش بفرۆشێ هیچ کاریگەریەک ناکاتە سەر بزنسی ئەوانە بەڵام بۆ دەیکەن مادەم ئەوەندە کاریگەریە لەسەر ئێوە نییە بۆچی لێ ناگەڕێن ئەو 5% ئەو 10% گەیمەران کە دڵیان بە دیسک خۆشە دیسکەکانی خۆیان بکڕن مادەم هیچ کاریگەریەکی گەورە ناخاتە سەر ئێوە بێگومان لەوەی کاریگەری دەکاتە سەریان بۆی ڕۆ شتە دەکەن هیواداریشم سۆنی شتێ بکەکەوە شتێک قازانجکەین لە وەزعان کە بەڕاستی هیچ شتێکمان قازانج نەکردووە تاوەکو ئێستا هەفتەی ڕابردوو وتمکەوە EA بە فەرمی فرۆشا بە 50 ملیار دلاری و ئاکید بن لەوەی کارمەندیانە دەردەکرێت وەزعیان باش نابی یەک هەفتەی نەخەیاند ڕێگەشتەوە خەریکە ڕوودەدا لەبەرەوەی لەم هەفتەی مەقالەی بڵاو کراوە دەڵێ EA must lay off after Saudi's acquisition واتە لێستاوە EA خۆی ئامادەکاری دەکات بۆ ئەوەی بەشێکی زۆری کارمەندەکانی دەربکە بەهۆی ئەوەی کە لەلایەن لایەن چەند کۆمپانیایکی سعودی و کۆمپانیای دیکەی جیهانی کردراون کێکی لەوانە زاوایەکەی دۆناڵد ترۆمپە هۆکارەکەش بێگومان ئەوەیە کە زیاتر لە 700 ملیۆن دلار لە دەستدانیان دەبێت لە کڕین و فرۆشتنی ئەم هەڵەوەزمە لەبەرەوەی دەڵێ لەو 50 ملیار دلارە 20 ملیار دلاریان بە قەرز لە بانک وەرگرتووە اینجا کارەکەیان کردووە و دەڵێ لە ماوەی چەند مانجی سەرەتا 700 ملیۆن دلار زەرەر دەکا و کەسانێکی کۆمپانییان کڕیوەتە 700 ملیۆن دلار زەرەر دەکەن بۆ ئەوەم زەرەرە لەسەر خۆیان کەمکەنەوە بێگومان باشترین شت چیە بیکەن دەرکردنی کارمەندە بەلایەنەوە کەشتەی زۆر سەر شتانەیە ببینم EA هیچ عیبت نییە لۆ خۆت فرۆشتە چەند کۆمپانیایەکی پرایڤت لە هەمان کات دەیەکەم کار کە دەیکەن چییە دەرکردنی کارمەندەکانی ئێوەیە کە دەڵێ زیاتر لە مانگانە کە دەڵێ ساڵانە لەو ڕێکەوتنە چۆنە دەبێت 1.8 ملیار دلار زیاتر بدەنەوە بانک ئەگەر بێت و نتوانن ئەو پارەی 20 میلیاری قەرزیان کردووە بیدەنەوە بانک واتە ئەگەر ئەو 20 میلیار دلارە لەو کاتێک کە دیاری کراوە لە بۆیان نتوانن بدەنەوە بانک ئینترستیان واتە زیادکردنیان لەسەریان حرامەکە بەشە حرامەکە 1.8 ملیار دلار لەسەریان بۆیش هەموو کارێک دەکەم بۆی تووشی هەڵابەزمەنە مهم EA ساڵی داهاتوو بەو شێوازە ئەکیدم نامێنێ هەرچەندە یاری FC گەورەتر و زەوەلاتر دەکرێت بەڵام ئەکید بن لەوەی یاریەکە گرانتر دەبێت دەشبین ئەم ساڵ ڤێژنی 150 دلاریمان هەیە لەبەرەوەی دەزانم وەزعیان چی بەسەر دێ بێمە سەر خەبەرێکی دیکە فەشەلێکی دیکە کە ئەوەش جێگەی گومان نییە لەبیرتانە یاریەکە بوو کە نێتفلیکس دروستی دەکە لەگەڵ فیفای وتیان لە کاتی مۆندیال بڵاوی دەکەنەوە یاریێکی تۆپی پێیە نە یاریەکە بڵاوکرایەوە و ستودیۆکەش بە کاملی داخرا و تەواوی کارمەندەکانیشان دەرکرا لەبەرەوەی دروستکردنی یاری زۆر زەحمەتە بە سۆنی و مایکرۆسۆفت و ئێکسبۆکس و کۆمپانیا زەبەلاحەکان بە ئاسانی دروست ناکرێت نێتفلیکس و فیفا بێن یاری دروستکەن مەحاڵە دروستکردنی یاری ئەوەندە قەشمەریاد نییە ڕاستان دەگاریمان هەیە بچووکە بێکەس دروست دەکرێت بەڵامی دروستکردنی یاریەکەوە ملیۆنان کەس بیکە بەڕاستی مارکت ریسێرچی دەوێت لێکۆڵینەوەی دەوێت زۆرە گەیمەرێک دەیکا و چۆن ئەم یاریانە بە تایبەتێکگەر لایڤ سرویس و ئۆنلاین بێ چۆن وادەکە گەیمەران بێنەوە تۆ دەبێت ڕکابی مۆبایل بکەی ڕکابی تیکتۆک بکەی لە ڕووی کاتەوە جگەلەوەش دروستکردنی ئەم یاریە 100 ملیۆن دلاری پێویستە کە هیچ پەرەپێدەرێک عالەمی یاخود هیچ کۆمپانیایکی عالەمی جگە لە دنیا ڤیدیۆگەیم ئەو پارەی لە دنیا ڤیدیۆگەیم سەرف ناکە بۆیش دەڵێ تای ستودیۆی ریفاکتۆر گەیمز بە تەواوەتی دەرکراون لەلایەن نێتفلیکسەوە کە نێتفلیکس پارەداری دەکردن بۆ دروستکردنی ئەم یاریە لەگەڵ فیفا هاوبەشیان کردبوو نە یاریەکان لە کاتی مۆندیال پێ بڵاوکرایەوە و بە تەواوەتیش کارمەندەکانیان دەرکرا بێمە سەر خەبەرێکەوە لەوانێ زۆربەتان بەدڵتان بێ لەبەرەوەی دەزانم بینەری AI لە کوردستان یەکجار زۆرە کە من پێم ناخۆشە بەڕاستی بینەری ژی دەستکرد لە کوردستان زۆر بێت کەشتێکی زۆر هیچ و بەتاڵە
مەبەستمەوە نییە کە بە AI شتی خۆت باشتر بکەی ژیانت ئاسانتر بکەی یاخود پرۆداکشنی خۆت باشتر بکەی دروستکردنی ڤیدیۆ ئاسانتر بکەی ئەو بابەتە ناڵێ بەڵام تاو AI ئاشتی زۆر قۆڕ بمانەیە بەڕاستی وە بەتاڵە جا لەم هەفتەیە جەماعەتی ستێڵ بڵیت کە کۆمپانیا کۆریەکەنە یاریە نیمچە ڕوتەکەیان بڵاو کردو کە زۆر سەرکەوتوو بوو لە بۆ یاری نوێیەکەیان بەناوی بڵدڕین ڤیدیۆیەکی ژیری دەستکردیان دروستکرد بە تەواوەتی بە AI دروست کراوە کە میوزیکە ڤیدیۆ میوزیکە واتە گۆرانییان بە AI دروست کرد و بڵاویان کردەوە زیاتر لە ملیۆنان کەس بینیان ڕەخنەی بارانیش کراوە ڕاستی زۆر خەڵک بەدڵەتی دەڵێن تێناگەن لە بەرچ ڕەخنەی دەگیرێت بەڵام خەڵکێکی یەکجار زۆر ڕەخنە بارانی کردووە کە ستایلی کەیپۆپیان هێناوە نیمچە ڕوتیان هێناوە ئافرەتی سەنجاکیشان هێناوە بە AI کە شێوەیەکی ناسروشتیە بە غەڵکی دەفرۆشنەوە و دەڵێن بەڕاستی لە دنیای ڤیدیۆگەیم AI بەرە و مەترسی دەڕوە کە من لێ ترسێن بەڕاستی بتە مەترسی بەڵام ئیدی ئەوە داهاتووە کە ئەو داهاتۆشم بەدڵ نییە وەکو خۆم لەبەرەوەی من مرۆڤش ڕاستەقینەوە قسەدان لەگەڵ دەکەم هیچی AI نییەوەی قسەی دەکەم بۆ چوونی خۆمە AI بەکاردەهێنم بەڵێ AI بەکاردێنم بەڵام AI لۆچ بەکاردێنم لە بۆ کۆکردنەوەی زانیاری زۆر زا بەکاری دەهێنم لە بۆ ئاسانترکردن نەزیاتی گوگڵکردن ئایچی دەکەم زانیاری زیاتر دەست دەکەی وەکو کاتگەڕانەوە بەڵام بۆ دروستکردنی ڤیدیۆیەکی 100% AI نەقەت ژیری نابینن 100% بە AI قسەتان نەبوو بکە سەرجی زۆر بەتاڵە ئۆکەی بێمە سەر خەبەرێکی دیکە کە لەم هەفتەیە ترند بوو لە تویتەر یاخۆ لە ئێکسی ئەویش drive anywhere on Google Maps data یاری نیامە وبسایتێکە بە ناوی hope.earth کە تۆ دەتوانانی بچیتە ناوی دەتوانی ئۆتۆمبیل لێ بخوری لەسەر تەواوی داتای گوگل ماپ واتە لەسەر نەخشەی جیهان تۆ دەتوانی ئۆتۆمبیل لێ بخوری فلایت سیمولەیترمان هەبوو لە ئاسمان دی مایکرۆسۆفت دروستی دەکە ئەمە لێخوڕنی ئۆتۆمبیل لەسەر زەوی بەڵام لە هەموو شەقامەکانی سەرگووی زەوی جا پێم وابێت لە وێبسایتەکە ئەوەندە خەریکی بووم تەنیا نەخشەی ئەمریکا جارێ بەردەستە و وعیەنداوە لە ماوەی نزیک وڵاتی دیکەش بە تەواوەتی ئۆپن بکەن یاریەکە ڕیل تایم شەواتە ئەگەر گوگل لە ناکاو شتێک ئەپدەیت کاتەوە یەکسەر لەناو یاریەکەش ئەپدەیت دەبێتەوە هەرچەندە وەکوتم ئەمە یاری نییە سیمولیشنێکی داتا دروڤنی گوگل ماپسە وەزمیم ئەگەر حەزت لێم دەتوانی لە بۆ خۆت تاقیکەیتەوە بەناوی hope.earth بۆ کەسانی وەکو من حەزیان لە ئەتاکۆن تایتنە بەشی سێمی یاریەکە ڤیدیۆگەیمی ئەتاکۆن تایتن بەرواری بڵاوکردنەوەی هەشراکرا و بەروارەکەشی دوورخرایەوەتەوە لە یاری GTA 6 لە 10 مانجی 12 ئەمساڵ بڵاو دەکرێتەوە هۆکارەکەش بێگومان بە ئەو دەکرێتەوە کە یاری GTA 6 لە مانجی 11 بڵاو دەکرێتەوە بۆ لە 9 کە پڕە دەش پڕە دەپڕنیە بۆ شێوازەی بەڵام 9 یەکجار پڕە 11 تەنیا یەک یاری دوو یاریمان یارێکی باربیمان لەگەڵ GTA بڵاو دەکرێتەوە و ئەوی دیکە هەم بەتاڵە 12 ئەوە یاریێکمان بینیوە کە تۆزێک لە چۆن دەڵێ GTA نزیکە بەڵام ئەتاکۆن تایتن 3 کە ستۆری لاینەکەی لە ئانەمەیەکی وەرجیدا بە تایبەتی کۆتایی ئانەمەیەەکە لێتان سپۆیل ناکەم بەڵام دەزان کەوا ڕۆدە بۆ کەسانی بینیویانە بەش سێمیتی بەش یەکەم دووەم من هەرگیز عاشقی یاریەکە نەبووم بەڵام زنجیرە ئەنەمەیەکەم زۆر بەدڵ بوو بۆ کەسانی حەزیان لێ چاوەڕێ بن لە مانجی 12 بڵاو دەکرێتەوە بێمەوە سەر گۆز ریکۆن لەم هەفتەیە یاری فیوچر سۆلجەر کە یاریێکی کۆنی یاریەکەیە بە خۆڕای دەدرێتە گیمەران لە ڕێک لە سێزدەی 12 بۆ کەسانی حەزیان لە یاریەکەیە لە ڕێگەی PC دەتوانین لە ناو Ubisoft Connect بە خۆڕایی یاریەکە وەربگری کە یەکێکە لە یاریە دەڵێن زۆر باشەکانی گۆزریکۆن من هەم کردووە تەنیا Wildlands و Breakpointم کردووە بەڵام کاتی خۆی ئەمانە زۆر بەناوبانگ بوون کاپکۆم ئەوجار قسەی هەیە لەسەر فیزیکال میدیا یاخود یاریەکان بە شێوەی دیسک لە کۆدیشنێک لە قسەیەک دەڵێن ئێمەش 90% فرۆشی یاریەکانان بە شێوەی دیجیتالیە فرۆشتنی یاریەکە بە شێوەی دیسک یاخود بە دیجیتالی دەڵێ هیچ کاریگەریەکمان لەسەر ناکە دەڵێ بۆ ڕاگررتنی بەرەمێنانی یاریەکان بە شێوەی دیسک دەڵێ هیچ کاریگەریەک لەسەر کۆمپانیای کاپکۆم ناکە لە هەرچەندە کاپکۆمێکێکە لە کۆمپانیا هەرە چۆن دەڵێ سەرکەوتوەکان لە ماوەی سال ڕابردوو ڕێگە یاریە بڵاو دەکەنەوە کە گەیمەران دایانەوێ لە چارەجی ڕابردوو ڕایانگەیان کە زیاتر لە 23.81 ملیۆن دانە یاریان فرۆشتووە کە زۆر بە یاریەکانشان یاری کۆنەکانیان واتە باکلۆگەکەی خۆتیان مهم دەڵێن فرۆشتنی یاریەکان بە شێوەی دیسەگی بێ یان بە دیجیتال بێ کاریگەریمان لێ ناکات لە بەروی 90% یاریەکان کە دەیفرۆشن دیجیتال ئەمەش دەرخەرێکی دیکە کە یاریەکان بە شێوەی دیجیتالی چەندە ئێستا بەناوبانگە بێمەسە خەبەرێک لەسەر Ubisoft کە بەردەوام لە گۆڕانکاریدان دەرهێنەری یاری ئەساسن کریت ڤالهاڵا کە ئێریک باپتیزە ناوی کۆمپانیاکەی بەجێ هێش لە دوای بڵاوکردنەوەی یاری ڤالهاڵا بەڵام ئێستا پێ دەچێت گەڕابێتەوە کۆمپانیا و ئێستا حالیان دەڵێن بۆتە بەڕێوەبەری یاخود دەرهێنەری یارێنوەکەی ئەساسن کریت کە پێشبینیەکان وانە یاری ئەساسن کریت هێکسێ بێ ئەو یاری کە
لەناو جەنگڵەکان دارستانەکانی ئەڵمانیا دەبێت یاریێکی جیاوازی ئەساسن کریت دەبێت دەربارەی ویچکرافتە سحر و ساحیر و ئەشتانەیە ئافرەتی پیرەژن لەناو دارستان لەو جۆرە کەش و های بێتە پێشتاوتان کاتی خۆی یوبیسۆفتی بەجێ هێشت چوە ناو EA موتف بەڵام EA موتف دەزانتی بەسەر هات بەشێکی زۆری کاربندەکان دەرکرا کە یاری دێت سپیسیان ڕیمێک دەکردەوە ئێستا گەڕاوەتەوە ناو جیهانی ئەساسن کریت و یاری داهاتووی ئەساسن کارستەکە کە یاری ئەساسن کریت هێکسەیە و پێش بینیش دەکرێت کە یاریەکە بە فەرمی ئاشکرا بکرێتە ساڵی داهاتوو و زۆریش پێ نەچێت ئەتا ئاشاکردن و بڵاوکردنەوەی لێکتر نزیک بێت لەبەرەوەی هۆی هێکسێ لە مێژە ئاشکراکراوە وەکو ناو تایتڵ و کەش و هەوای یاریەکە گەیم فریک ئەستودیۆ یاری بیست of Reincarnation دروست دەکاتن و ئێستا بڵاویان کردەوە کە بیداتی بەرنامەی وتم کۆپێکی یاریەکەیان لە ڕێگەی کۆمپیوتەرەوە PC ستیمەوە لە بۆ من نردووە بەم لەم هەفتەیە بەهۆی کێشە و مەشاکلەکانیان کە یەکجار زۆر بە فەرمی ڕاینگەاندکەوە بەڵێ دەزانین کێشەیان هەیە دەڵێ سپاس بۆ کەسانی بیست of Reincarnation کردووە دەڵێ فیدباکی ئێوەمان وەرگرتووە لە دڵەوە کاری لەسەر دەکەین و دەڵێ لە ماوەی چەند هەفتەی داهاتوو یاخود چەند ڕۆژی داهاتوو هەندێک فۆتفیکس بڵاو دەکەنەوە تا ئەپدەیتی خێرا دواتر لە چەند هەفتەی داهاتوو دەڵێ هەندێک ئەپدەیت و سیریەسێک لە ئەپدەیت بڵاو دەکەنەوە کە وا دەکە یاریەکە زۆر باشتر بێت تەنها دەڵێ دەستکاری چیرۆکی یاریەکەش دەکەن کاوەیەکێکە لەو کەسانەی ئەو جۆرە کارانەی کە زەحمەت دەکرێت کۆمپانیەکان هەرگیز دەستکاری ستۆری لاین شت ناکەن بەڵام گەیمەران دیارە زۆر بەڵیان نەبووە لە سەستیمی 53% پۆزتیفە واتە بەشی زۆری گەیمەران هیان ڕازیینە بۆش یاریەکە زۆر جوان دیارە بەڕاستی ڕاستە یاریەکەم بە خۆڕای وەرگرتێ لایەن کۆمپانیا بەڵام ڕکلامیان لە بۆ ناکەم کە شتێک کە من خۆم هێشتا نەمکردی خود گەیمەرێکی زۆر بە نێگەتیڤ باس دەکە بۆیە ڕکلامی لە بۆ ناکەم لە بۆ شتێک کە نەمکردی بەڵام چاوەڕێم زین ئەو یاریەتی بەسەر لەبەرەوە یەکێک بوو لە یاریە چاوەڕوانکراوەکانی خۆشە یاری فاینل فانتسی 7 ریڤلیشن بەشی سێمی زنجیرەی فاینل فانتسی 7 هەندێک زانیاریمان هەیە لەسەری دەرهێنەری یاریەکە نۆواکی هاماگوچی لە مەفتەیە ڕاگەیان کە دەڵێ چیرۆکی یاریەکە لە چیرۆکی یاریەکە تەواو دەبێت واتە ستۆری لاینی فاینل فانتسی 7 لە چیرۆکەی تەواو دەبێت دەڵێ لە ڕێگەی DLC و ئەپلۆگ و هەندێک شتی زیادکرێ و ئەگەر دروستی بکەین نازانێت جارێشتە فەرمینە بەڵام ئەگەر درستیشی بکەین وەکو سپین ئۆف دەبێت وەکو زیادکراو دەبێت نەک وەکو درێژە پێدان بە چیرۆکەکەی بەڵکو چیرۆکە بە تەواوەتی تەواو دەبێت دەزانن فاینل فانتسی 7 کاتی خۆی یەکێ بۆ لایرە بەناوبانکان کە ڕیمەی کراوە سێ بەش سێ یاری زەبەلا بەشی یەکە بەنای فاینل فانتسی 7 هەنای فاینل فانتسی 7 بەشی دووەم بەناوی ریبرثە بەشی سێمی لەناوی ریڤلیشنە من بەشی یەکەم تەواو کرد ئەمساڵ بەڵام بەشی ریبرثەکەم نەکردو هێشتا کات نەبووە ریڤلیشنیش ساڵی داهاتوو دێ چاوەڕێمە بێت سەپڵەس اینجا بیکەم لەبەرەوەی نەمکڕیوە بەڵام چاوەڕێمە بزانم چی بەسەرێتەوە شتانە لەبەری فاینل فانتسی بەشی یەکەمی زۆر نازدار بە سێف نەکەم ریبرث دەڵێن لەو گەورەتر و خۆشترە چاوەڕێی هەردووی هەری دەکەم بێمە سەر هەواڵەکانی پلەیستەیشن و سەرتا بە هەواڵە گەورەکە دەست پێ بکەم کە لافتەی ڕابردووش تۆزێک باسمان کرد کە ئەو کەسەی ڕان هەرست کە دەنجی ثۆری دەژێڕا لە یاری کارۆڤەر ڕاگنەڕۆک خۆی وەکو کارکتەری کرەیتۆس لە زنجیرە تەلەڤیزیۆنەکەی کارۆڤەر بەشدار بوو بەڵام بەهۆی پێکانێک چۆچی تووشی پێکانێکی گەورە بووە نەیتوانی بەردەوام بێ لە زنجیرەکە و کاتێکی زۆری پێدەچ بۆ چاکبوونەوە بەش ستودیۆ ئەمازۆن و کۆمپانیای سۆنی یاخود جەماعەتی سانتا مۆنیکا دەسەوە قایل بوون کە بڵێ پێویستە ڕیکاز بکرێت ئەکتەرێکی تکە لە شوێن دابدرێ ئەو چوار ئەڵقەی وێنەیان گرتۆ دووبارە وێنەی بگرنەوە بەم کاراکتەرە نوێیە جا لەم هەفتەیە بە فەرمی ئاشکرا کرا لەلایەن دێدلاینەوە کە سۆرسێکی زۆر باشە لە جیهانی زنجیرە و تەلەڤیزیۆن فیلمەکان لەم هەفتەیە بە فەرمی ڕایانگەیاند کە یاریزانی پێشووی دەبڵیو وەربە ئەکتەری چۆن ناڵم بەناوبانگ وەکو ئەکتەر زۆر بەناوبانگ نییە بەڵام وەکو یاریزانی دەبڵیو زۆر بەناوبانگە دەیڤ بەتیستە لە گفتوگۆدایە بۆ ئەوەی ڕۆڵی کرەیتۆس لەم زنجیرە تەلەڤیزیۆنە وەربگری کە من نازانم لە بیرتانەیە خودنا پار بوویان پێرار بوو لە سفرێک ژیریش پێ باوی زۆر باسم کرد کە کاندیدی من لە بۆ ڕۆڵجێڕانی کرەیتۆسی وتم جیسن مەمۆوە یعنی ئۆکەیە بەڵام دەیڤد بەتیستە زۆر نازدارە بەڵام دەیڤ پەتیستەی ئێستا دەیڤ پەتیزای پار و پێرار لەبەرەوەی ئێستا خۆی زۆر لاواز کردە کە نازان مەسەلەیە لەبەر ڕۆڵ و نواندنە بانقەزوای کردووە زۆر زەعیف بۆ پیاوە چەندە تەمەنیشی زۆر گەورەیە بەڕاستی 50 ساڵە هەرچەندە بەڕاستی کرەیتۆسی ئێستاش کە دەیبینین لە گاروڤار 2010 کرەیتۆسێکی پیرە کرەیتۆسێکی گەنج نییە واتە ئەو هەیکەلەی دەیڤ پەتیستا ئێستا هەیتی
پێم وابێت لەبە کرەیتۆسی گەنج دەگونجێ بەڵام لەبە کرەیتۆسی پیر نازانم چۆن دەبێت بەڵام پێم وابێت هەر بژاردەیەکی زۆر باش دەبێت بێت و دەیڤپەتیستە ڕازی بێت پێشمای ڕازی دەبێت بەرەوەی ئەکتەرێکی زۆر مەشغوڵ نییە چەند فیلمێکی هەبووە بەڵام فیلمەکانی بەگشتی زۆر باش نەبوو بەڵام ئەو ڕۆڵە بچووکەی لە فیلمی بلێد ڕانەری نوێیەکە 2009 پێم وابێت ئەوەی کە ڕانگۆستنجی تێدا بوو زۆر ڕۆڵەکەی بچووک بوو بەڵام زۆر باش بوو ڕۆڵێکی سەرنجاکێش و پیر و خراپەکاری دەجێڕا یاخود مانەوە لە ژیان سەرڤایڤەر دەجێڕا کەم زۆرم بەدڵ بەڕاستی دەیڤپەتیستە لە شوێنی ڕایان هۆڵست ئەکتەرێکی دڵخوازمان بێگومان لە بەرەو لە زنجیرەی سەنساڵ ئەنارکی بوو زۆرم بەدڵ بوو لەوێ یەکێ بوو لەوە ئەکتەرانی کە بەڕاستی لەو جۆرە پیاوانەی کە ئێمە پیا و حەز دەکەین شێومان وابێ دەنگمان وا خۆش بێ بەدابێتی دەنجیمە زۆر عاشقی دەنجیمە پێم نوانەکی جوانی کرد لە ثۆری وەکو ثۆری لە گارڤە ڕاگنۆڕۆک وا لە بۆ کرەیتۆسی زۆر لەگەڵ نەبووم هەرچەندە وێنەی کە بڵاویان کردەوە بێگومان وێنەکە سەرەتایی بوو هێشتا ڤیژوەڵ ئیفێکتشن ماوە بەڵام بەدڵم نەبوو مهم دەبێت ئەم کاتێک شوێنێکی تایبەتی هێدە دڵی من لەگەڵی گەورە بووم کرەیتۆس بێگومان شوێنێکی تایبەتی هەیە دەیڤپەتیستێ بوو لەو کەسانی کە ئێستاش گۆرانیەکەی Here Come the Beast ئێستاش ینی لەبەرم نییە بەڵام کە میوزیکەم جێ حەماسەت دەمگری کە ئینترۆ میوزیکی دەیڤپەتیستای بوو لە دەبدەوی زۆرم بەدڵ بوو ساو دڵخۆشم بەڵام نازانم بۆ خۆی زەعیفی وادارم بتوانێت تۆزێک وەزن زیاد بکە بۆ کرەیتۆسیشی نازە بژێرێ بەڵام ئایا ئیمۆشنەڵ نواندین چۆن دەڵێ ئاکتینگەکەی نواندنی چۆن دەڵێ خەمۆچی و گریانی تێدا نییە کرەیتۆس بەڵام کرەیتۆس تۆزێک قورسە ڕۆژران کرەیتۆس بەرەوەی کرەیتۆس تەنیا بە تەمەشاکردنێک چەندی معنە دەدا بەهۆی ئەوەی مێژوویەکی گەورەی لە پشتی هەیە دەیڤپەتیستە دەتوانێت ناتوانێت ئەوەی نازان بەڵام لە بلێد ڕانەر توانێت شتێکی باش بکە وارووا بە فەرمی ڕاگەنەرەکە لە وەرزی دووە ئەو ئەکتەری ڕۆڵی ئەیتریەس دەجێڕێ ڕۆڵەکەی لێوەردەگرنەوە یاخود کەسێکی دیکە کاس دەکەن کەسێکی دیکە کاس دەکەن لە بەرەوەی تەمەنی گەورەترە دیارە باک تو باک تەسویریان دەکەوەتە وەرزیەکەم تەواوێ وەرزی دوێ مەکسە وێنەگرت نەس پێ دەکات بۆی پێویستیان بە کەسێکی بەژم بەرزتر و تەمەن گەورەترە بۆ ڕۆڵی ئەیتریەس بجێڕێت خۆ زانین لە گارڤە ڕاگنۆڕۆک ئەیتریەس بەژنی گەورەترە و دەنجی گۆڕدراوە وەکو منداڵەکەی جاران نییە پێ ناخۆشە بە ئەو کەسێک ڕۆڵی کرەیتۆس ئەیتریەس دەجێڕێ بە ناوی کاڵوم ڤینچنە ڤینزنە ڤینژۆنە نازانم ناوەکەی بزەبت لۆم نایە بەس مهم چاوەڕێمە بەڵێ باش دەبێ باوەڕ ناکەم ئەو زنجیرە زۆر سەرکەوتوو بێ گادەڤار زۆر زەحمەتە ئێستاش دەیڵێ مۆلەجاتی زنجیرێکی تەلەڤیزیۆنی دەبایە فیلمێکی زەبەلاحیان دروست کرد بە تریلۆجیەشی سێ فیلمیان دروست کرد وەکو لۆرد ئۆف دە ڕینجی باشتر بوو لە زنجیری تەلەڤیزیۆنی لەبەرەوەی پارێکی زۆری لەسەر ناکرد زنجیری تەلەڤیزیۆنی وەکو فیلمی زەبەلاح سینەمایی بەس زانین چ ڕوودا ئاپدێتێکی نوێ لە بۆ پلەیستەیشن 5 بە تایبەتی PS5 Pro ئێستا حالیان بەردەستە کە ڤێرژنی PSSR 2.0 ریپلیسی PSSR 1 دەبێت واتە چی دیکە PSSR 1 لەسەر پلەیستەیشن 5 Pro نامێنێ بە شێوەیەکی ریپلیس PSSR 2 دەچێتە شوێنی واگەر تۆگڵەکەش مەسەلەن پێنەکەی PSSR 2 هەر ئۆتۆماتیک دەبێتە PSSR 2 کە PSSR 1 پێشکەوتنێکی گەورە بوو بەڵام کێشەی نۆیزی هەبوو بە تایبەتی یاریەکان کە ئەپسکەل دەکرا لە بۆ 4K نۆیز و شیمرینگەکی گەورەی پەیدا دەکرد من خۆم بینیم بە تایبەتی لە یاری چ یاریێک بوو ساوند هیل 2 بوو پێم وابی نازانم ئێستا ساوند هیل 2 چارەسەرکراوەم کێشەیە یاخود نام بە تایبەتی لەو شوێنانەی کە مەسەلەن ئەوە کاراکتەرەکەتە لە باگراوندەکەن دە خۆڵ هەبا دەستە بە یان تاریچێکە بە نۆیزێکی گەورە پەیدادا بوو بەهۆی ئەوەی پیکسل دەبایە PSSR بەرزی کواڵیتی بەرز کاتەوە توش کێشێک دەبوو لە PSSR 2 سۆنی دەڵێت کێشەیەمان چارەسەر کردووە بەڵام من خۆم نەم کردووە تاواکو بزانم لە هەموو یاریەکان چارەسەر بە یاخودنا بەس مهم PSSR 2 بە فەرمی هاتووە شوێنی یەکەم چۆن DLSS یەکمان هەیە دوومان هەیە سێمان هەیە چوارمان هەیە ئەمەش PSSR ڤێرژنی دووەمی PSSR-ەکە ئەپسکێلەرێکی ئایا بۆ ئەوەی کواڵیتی یاریەکان بەرز کاتەوە بێ ئەوەی کە هێز و توانای گرافیک کارتی PS5 بەکاربهێنە مهم بێنە سەر خەبەرێکی دیکە کە ئەوەیان نازانم خەبەرێکی خۆشیان نا بەڵام ئەو کەسانێک کە لە ئێستاوە مەسەن نەگەر بێت و PS5 نوێ بکڕی لە بازار لەوانەیە لەسەر بۆکسەکەی شتێک نووسرابێ کە لە مانجیەکی 2028 دیسک لە سۆنیی دیکە دیسکی یاریەکان بڵاو ناکاتەوە ئەمە دەرخەریەوەی کە سۆنی پەشیمان نابێتەوە دووەمیش سۆنی لە ئێستاوە بە هەواداران و کڕیارانی خۆی دەڵێ کە دەڵێ ئۆکێ تۆ دیسک دەکڕی کۆنسۆڵی دیسکەکە دەکڕی بەڵام ئاگادار بە لە مانجیەکی ساڵی 2028 دیسک بڵاو ناکەینەوە دیسکی نوێ بڵاو ناکرێتەوە تا
کاتێک کەمە لە بەردەستە بۆ ئەوی یاریەکان بە شێوی دیسک کۆکەیتەوە گەلا دیسکی نوێ بڵاو ناکەینەوە مهم ئەمە یەکەم دەرخەری ئەوەیە کە دیسک نامێنێت تەواو فەرمیە تازە لەبەرەوەی کۆنسڵ نوێکان لەسەریان نووسراوە مەسەلەن باوەڕناکە سۆنی پەشیمان بێتەوە کە لە شتێک کە چاپی کردووە دووەمیش ئەگەر لە بازارە لە بۆ کڕینی PS5 نوێ ئەگەر ئەم جۆرە PS5 دەستکەوێت کەواتە 100% PS5 دەستکەوتن نوێکیە ئاخی ڤێژنەکە دروست کراوە خبرێک کە بەڕاستی زۆر ڕێی تووڕەمەوە زۆر بێمانە سۆنی لە دوو ئەوە دەگەڕێت چۆن ڕێکلامی بازرگانی لە ناو پلەیستەیشن زیاد بکە جا مەبەستیان تەنیا پلەیستەیشن 5 نییە بەگشتی پلتفۆرمی پلەیستەیشن لەوانێت لەو پلەیستەیشن 6 بی یاخود بەسەرەوە مهم چۆنی ژەزانین سۆنی بەنیازی ئەو شتەیە بەپێی چەند هەلیکارێک بێ لە ناو وبسایتێکی خۆیان بە فەرمیدەیە ناو نمونە Director of Client Partnership Role at Sony's San Miro HQ کە the responsible for partnering with major brands and selling emerging ad opportunity واتە کەسێکیان دەبێت کە بتوانن ڕێکەوتن لەگەڵ کۆمپانیەکانی ڕێکلام بکە بۆ ئەوی بتوانن ڕێکلامی زۆر بەقوت emerging واتە کڕیە ڕاکێشێ هەلێک دروست بکەن بۆ دروستکردنی ئەم جۆرە ئادانان لە ناو پلتفۆرمی پلەیستەیشن جا تاکە شوێن کە سۆنی ڕکلامی لەناو دەکەن ناو پلەیستەیشن ستۆرە وێڵکەم هەبەکەیە کە بیدار دەبینی لەگەڵ پلەیستەیشن ستۆر ڕکلامەکانیش ڕکلامی سادەرن نمونە ڕکلامی یاریێکی نوێ کە بڵاو کراوەتەوە ڤێژنێکی دیلەکسە ئەڵتیمەیتە ئەو شتانەیە بڵاو دەکرێتەوە لە بیداتی پەیجەکە دەیبینیم یاخود وەکو ڕۆکستاری ڕکلامێکی زەبەلاحی ڕۆکستاری دەسە PS5 دەکەێت کە سەرەتا پێی دەکەی بینیمانەوە بەزمان دیت لۆگۆی ئایکۆنەی ئەپەکەی خۆیان لەسەر مۆبایل گۆڕی بەڵام ئەمەیان بەگشتیە و دەڵێ ڕکلایم بازرگانیە واتە تەنیا ڤیدیۆگەیم ناگرێتەوە کۆکۆلای لەوانێ بگرێتەوە پێپسی بگرێتەوە بێتە ناو پلەیستەیشنەکە کۆنسۆڵێک کە تۆ نزیکی 800 دلاری پێ دەدەیت تا و کاتەی ئەم بڕیارە جێبەجێ دەکرێت پارە بە شتێک دێز ڕکلامیش بەسترن کە زۆر ڕقم لەو شتێ دەبتەوە هیوادارم و کاری سۆنی سەر نەگرێ بەڵام سۆنی کۆمپانیایەکی پبلیک تریدینگە واتە کۆمپانیایەکە خاوەن پشکەکانی پێکمان دەمەوەردەوام داوای قازان زیاتر دەکەن ئەگەر بێت و یاری زۆرتر نەفرۆشن ناچارن ناڵن ناچارن بەلایەنێکی باش بەلایەنێکی خراپ بەڵێم ناچارن ئەم کارە بکەن بۆ ئەوی پارە زیاتر کۆبکەنەوە لەبەرەوەی ئیبداع کەمتر بووە بڕیاری قۆڕ و سەقەت بووە لە کۆمپانیانە دەکە کە ئەم کارانە بکەن بێمە سەر یاری فانتۆم بڵێ زیرۆ هیچ لەو یارانەی کە من خۆم چاڕوانم چاومی لەسەرە بڕیارم لە ڕگەی ستەیل ئۆف پلەی گەیمپڵەیەکی 15-16 خولەکی ببینین واروە بەرباری بڵاوبوونەوەی یاریەکەش ئاشرا بکەن ستەیل ئۆف پلەیەکە کانسڵ کراوە پێدەچێت لەبەرەوەی خۆیان لە مەفتەی ڕانگەیاندکەوە گەیمپڵەی ئەن ستۆری دیپ دایڤێک دەکەن واتە هەم گەیمپڵەی نوێ پیشاندن و هەم چیرۆژی یاریەکەش زیاتر پیشان دەدەن لە 29 لە کاتێکی ئەم هاوینی ئەم ساڵ و یاریەکە بە فەرمیش لە 29 مانجی دەبڵاو دەکرێتەوە بێمە سەر کۆمیکان لافتەکان ڕابردوو باسمان کرد کە دوشتی گەورە ڕوویدا لە کۆمیکانی مەسەن پلەیستەیشن یەکیان گاڕۆڤار لاوفەی بوو بەرباری بڵاوکردنەوەمان هەیە لە 5/2/2027 و گاڵۆڤاریشمان بینی کە کۆری باڕەگوتی گاڵۆڤاری نوێ لە ڕێت گە لە لاوفەی و چیرۆکی پاش لاوفەی کرەیتۆسە بەشەیەکی فەرمی سەرەکیشە و پەیوەندیشی بە لاوفەی دەبی ڕاستە و خۆ جا ئەو کەسانی حەز دەکەن پانێڵەکان بە شێوەیەکی کواڵەتی بەرز خۆیان ببینێ من خۆم لەم شەوەی دەست پێ دەکەم سریەوەی گاڵۆڤار دەکەمەوە ئێستا حالیان لە یوتیوبی پلەیستەیشن بەردەستە هەردوو پانێڵەکە پانێڵی گاڵۆڤار لاوفەی و پانێڵی وڵڤڕینی توان جبدەنە کارکتەرەکان ئەکتەرەکان ئەوشتانە قسە دەکەن لەسەر یاریەکە و دەرهێنەرەکە ئەوشتانە معلوماتی دەدەن هەچەندە شتی گەورە ناڵێن بەڵام خۆشە ببینی ئەو پیاوە ڕۆلی کرەیتۆس دەجێڕێ چۆن قسە لەگەڵ ئەو کچەی دەکە کە ڕۆلی لاوفەی دەجێڕێ هەندە قسەی مینگا شتان دەکەن حەز دەکەن بە تەواوەتی بە فۆرکەی بیان بینم بێمە سەر یاری مارڤڵز وولڤرین لە مەفتەی بە فەرمی ئاشراکرا هۆکاری سەرەکی کە یاریەکە بۆ پلس 17 واتە ڕیتینگەکەی پلس 17 هۆکارەکەی بۆ چ شتێک دەگەڕێتەوە کە پێدەچێت یارێکی زۆر پڕخوێناوی دەشمان زین پڕخوێناویە بەڵام ئێستا پێدەچێت دەزین لەبەر پڕخوێناویە لەبەر خوێنی تێدا گۆڕی تێدا کە گۆڕ لە خوێن ینی چۆن دەڵێ لێکردنەوەی پێست و پارچەکانی ئەندامەکان شتانە خوێن و گۆڕم مادەی هۆشبەر تونند و تیژی تونند ڕووتی بەشێکی لە کارکتەرەکان ڕوتن مینگای تێدا زمانی بەهێز واتە زمانی زۆر تند بێگومان لەگەڵ کڕین ناو یاریەکە هەیە بەڵام بەبستی پارەدانی ڕاستەقینە نییە بەڵکو ئینگەیم پەرچسی تێدایەکە دەتوانین سکینێ بکڕیان شتێ بکڕی نازان بەزەوزارێکو دەبێت وارەوە یاریەکە دەڵێ ئاکشنە لەگەڵ ئەندێک لە دایاڵۆگەکان ئاماژە بە سەربڕین دەکەن لێکتر دەدان
ملێکردنەوەی تێدایە چەقۆی توندی تێدایە تەقەکردنی تێدایە ڕژانی خۆی تێدایە هاوارکردن و ئازاری تێدایە پارچەکردنی تێدایە سەربڕین تێدایە دەڵێ هەندێک جار دەستە و ئەندامەکان بەشێکی زۆر پیس لێک دەکرێنەوە پشبڵڵن ئەمە هەر ئینگلیزیەکەی تەرجمەی کوردیم کردی بۆی بەسەری بیڵێ نەک بەرنامەکە درێژتر بکەمەوە دەڵێ وشەی ئەفی تێدایە وشەی ئەسی تێدایە شت شتۆی تێدایە مادەی خۆشبەری زۆر تێدا مهم ئۆکەی ئەو یاریە لە بۆ سەروی 18 ساڵانە لە ئەمریکا دەڵێ سەروی 7 ساڵانەوەتە لەکنەمە سەروی 21 ساڵان هەرسەر لەکنەمە دەکە سەروی 11 ساڵان لە بەروێمە لە منداڵیەوە تەماشاشتان دەکەین کە شتێکی باش نییە ئۆکەی بەجێم مەکەن باز مهم تێگەیشتن کە مەسەلەکە چییە و ئێکسبۆکس لەوانەیە لە کۆتاییدا پلاتنم ترۆفی زیاد بکە هەرچەندە لەوانەیە لای پلاتنم نەبێ بەڵام پێدەچێتەوە ئاشا شارمان سەرۆکە نوێیەکەی ئێکسبۆکس لە وەڵامی کەسێک کە دەڵێ لی پرسی بوو کەیت و هاوشێوی پلاتنم ترۆفی لە بۆ ئەچیڤمنتی ئێکسبۆکس زیاد دەکەی ئاشا شەرمە لەمە فتەیە ڕایگەیاند دەڵێ team is working on something for later this year دەڵێ تیمەکەمان کار لەسەر شتێکی هاوشێوە دەکە بۆ کاتێکی دیکەی ئەم ساڵ لەوانەیە هاوشای بکەن مهم پلاتنم ترۆفی بۆ کەسانی نازان یا خۆ پلەیستەیشنیان نیە پلاتنم کاتێک بەدەستدێنی ئەگە سەرجەم ترۆفیەکانی یاریەکەت بەرزتن یا خۆ سەرجەم ئەچیڤمنتەکان بەردەست بینی 100%ەکەی ترۆفیەکان شتێکە بەناوی پلاتنم ترۆفی کە ئەو کاتە دەتوانین لە کەسێک پرسی تۆ چەند پلاتنیۆمت هەیە ئەو کەسەڵە دەقڵم هەیە واتە 10,000 یاریەکەی بە تەواوەتی هەموو ترۆفیەکانی بەرزتێناوە یاخود یاریێکی 100% کمپلیشنست تەواو کردووە ئێکسبۆکس 100% ئەچیڤمنتی هەیە بەڵام پلاتنەمی نییە واتە شتێکی نییە بەناویەوەی کە تۆ هەموو شتێکت تەواو کردووە جا بێگومان خۆشە هەیبێ ئەچیڤمنتی شتێکی وای هەبێ بەڵام هیوادارم شتێک بکەم زۆر بەی پلەیستەیشن نەچێم تۆزێک ئیبداعی تێدا بێ شتێکی جیاوازمان لە بۆ بکەم بێمە سەر خەبەرێکی دیکەکەوە ئێکسبۆکس لێستاوە کار بۆ کۆنسۆڵێکی زۆر جوان و تایبەتی گیرز ئۆف وار ئیدی دەکەن نازانم کاتی خۆی لە بیرتانە بۆ جەماعەتی ئەوانەی تەمەنیا تۆزێک گەورەترە کاتی خۆی کە گیرز ئۆف واری پێماوی فۆر بۆ بڵاوکرایەوە کۆنسۆڵی ئێکسبۆکس 360 بوو لە کوردستانی زۆر بەناوبانگ بوو بە ڤێرژنی گیرزی بوو یاخود ڕنگ و شتەکانی سوور و دمچاو شتەکانی تێدا بوو گیرز ئۆف وار بوو ئامۆزایەکی خۆم هەیە بوو جا هەمان شت بۆ گیرز ئۆف وار ئیدی دەکەن لە کاتێکی ئەم ساڵ بەم ڤێرژنە بڵاوی دەکەنەوە پرۆگرامی ئێکسبۆکس باکوەرد کمپارەبڵیتی لە مەفتێ ئەپدێتی چوونێ لە بۆ هاتووە دەڵێ سەرجەم یاریەکانی ئێکسبۆکس واتە ئێکسبۆکسی ڕەسەن ئۆریجینال ئێکسبۆکس 360 ئێکسبۆکس 1 و ئێکسبۆکس سیریەس واتە هەر چوار کۆنسۆڵ لە بۆ ئێکسبۆکسی داهاتوو و لەسەر پیسیش بێگومان دەبێت کار بکەن لەنەوەی داهاتوو واتە سەرجەم یاریەکان بگوازن و سەر پلاتفۆرمی نوێ کارەکەش چۆن دەکەن لە ڕێگەی دیسک و دیجیتال دەبێت کە پرۆگرامە نوێیەکەیان دەبی لە ماوەیەکی دەڵێ تاوەکو سکوتەی ئەم مانگە لەوانەیە هەشا بکرێت چۆنە نمونە تۆ یارێکی کۆنی ئێکسبۆکس ئۆریجیناڵەکەت هەیە بەشەی دیسکەتە کە دەیخێتە ناو کۆنسۆڵەکەت یەکسەر کۆنسۆڵەکەت کار بەم دیسکە ناکە بەڵکو ڤێژنی ئۆنلاینی یاریەکە لە ئۆنلاین لە ناو ستۆرەکە دەدۆزێتەوە ئەوت بە خۆڕای دەداتێ لە بەرەوەی تۆ دیسکەکەت هەیە بەڵام هەر کاتێک دیسکەکە بدەیتە کەسێکی دیکە ئەو کەسە کە ڤێژنە ئۆنلاینەکەی وەگرت تۆ حەقت نامێنێت لای تۆ ئۆفلاین دەبێت لای ئەو کەسە ئۆنلاین دەبێتەوە کە دەتوانێت یاریەکە بکە کە بمە باشترین پلانە پلەیستەیشن جایم بدا ئێکسبۆکس لەبە باکوەرد کمپارەبڵیتی زۆر پێشکەوتووە و زۆر باشە تاوەکو ئێستا یاریەکانی پلەیستەیشن 1 و 2 3 لەسەر پلەیستەیشن 4 و 5 ناتوانانی بە ئاسانی بیانکە یان دەبی ئیمێڵیت کرابی لەلایەن کۆمپانیا بە شێوەیەکی جیاواز بیفرۆشن دەیخەنە پڵاس و ئەوانە هەندێک لە یاریەکانیش پێشترێ خۆیان پۆرت کرابوون واتە پۆرتکردنی پێویستە دەستی کۆمپانیا پێویستە بەڵام ئەمە دەستی هیچی ناوێت تەنیا کۆمپانیاکان یاریەکانیان لەسەر ئێکسبۆکس ستۆرەکە بەردەست بخەن بە شێوەی دیجیتاڵی گەیمەران کە دیسکەکە دەخەنە ناوی یەکسەر ڤێژنەکە دەدی وەروە ڕەهاوکارێکی گەورەی گەیمەرانیش دەکە کە یاریەکانیان بە شێوەی دیسکەیە بتوانن بە ڤێژنێکی ئۆنلاینەکە وەربگرن واتە بنەخاوەنی دوو ڤێژن یاریەکە هەرچەندە خۆیان دەبێت یەک ڤێژن بەڵام بۆ کەسانی حەز دەکەن یاریەکان یەکسەر ئۆنلاین بیکەن لە جێری هەمزار دیسکەکەی بخەنە شتێکی زۆر باشە خۆشەویستانم بەرنامەی سفرێک ژینم پێشەش کردن تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم خوداتان لەگەڵ